بزوتنەوەی دادخوازی لەسەر بەستێنی شۆڕشی ژن ژیان ئازادی. مانگەکانی گەلاوێژ و خەرمانان و بیرهێنەرەوەی یەکێک لەو جەنایەتە مەترسیدارانەیە کە لە دەورانی حاکمیەتی کۆماری ئیسلامیدا بەڕێوە چوون. 36 ساڵ لەوە پێش لە مانگەکانی گەلاوێژ و خەرمانانی ساڵی 67 تاویدا ڕژیمی ئیسلامی دەستیدا جەنایەتێک کە ئاسەوارەکەی و بەڵگەکانی نیشانەی بێڕەحمی و دڕندەخووی بێسنووری کاربەدەستانی ڕژیمی ئیسلامیە. خومەینی و ڕاوێژکارەکانی کە نیگەرانی پەرستاندنی ناڕەزایەتی جەماوەری خەڵکی ئێران دوای شکستی ڕژیم لە شەڕی کۆنەپەرستانەی ئێران و عێراقدا بوون، بە ئامانجی ترساندنی خەڵکی وەگیان هاتوو لە شەڕ و فەلاکەتی ئابووری بۆ کوشتنی زیندانیەکان پلانیاندانا. پرۆژەی کۆمەڵکوژی و کوشتنی زیندانیانی سیاسی لە زیندانەکانی ئێراندا لە ڕۆژی هەینی 28 مانگی پوشپەڕی 67دا تەنیا ڕۆژێک دوای بەسەرەوەنانی کاسە ژەهرەکەی قبوڵکردنی ئاتەشبەس لەو شەڕە کۆنەپەرستانەدا لەسەر بنەمای فەرمانی خومەینی ڕێبەری ڕژیمی ئیسلامی دەستی پێکرد. خومەینی بە دروستکردنی کۆمیتەیەک پێکهاتوو لە نەیەری قازی شەرع ئشراقی دادستان ئیبراهیم ڕەیسی جێگری دادستان کە دواتر بە هەیئەتی مەرگ ناویان دەرکرد فتوای مەسهەبی کوشتنی زیندانیانی سیاسیان دەرکرد. لە ناوەڕۆکی ئەم فتوایەدا کە بە خەتی خومەینی جەلاد نووسراوە وا هاتووە کە ڕەحمکردن بە مەحارەبین گەوجانەیە، لێبڕاوی ئیسلام لە بەرامبەر دوژمنانی خوادا لە بنەماکانی گومان هەڵنەگری نظامی ئیسلامیە. هیوادارم بە قین و تووڕەی شۆڕش گێڕانەی خۆتان بەرامبەر بە دوژمنانی ئیسلام ڕەزامەندی خواوەند دەستەبەر بکەن. ئەوە غایانەی کە تەشخیصی بابەتەکەیان لە ئەستۆیە گومان و دوودڵی بە خۆیان ڕێنەدەن و هەوڵ بدەن بە توندی لەگەڵ کافراندا بجوڵێنەوە. دوو دڵبوون لە بابەتی قەزاییدا لە بەرچاو نەگرتنی خوێنی پاکی شەهیدانە و بەس. بە خێرایی بە شوێن دەرچوونی ئەم فەرمانەدا پەیوەندی زیندانە سەرەکیەکانی ئێران لەگەڵ دنیای دەرەوە بە تەواوی پچڕا. لە ماوەی نزیک بە 2 مانگدا جنایەتێ خوڵقا کە لە شێوەی خۆیدا بێوێنە بوو کۆمەڵگای ئێرانی تا ساڵانێک نوقمی خەم و پەژارەیەکی قوڵ کرد. وەزارەتخانەکانی دادگوستەری و ئیتلاعات و ئیدارەی زیندانە سەرەکیەکانی ڕاگررتنی زیندانیانی سیاسی واتە ئێوین و گەوهەردەشتی کەراج کرانە بەرپرسی بەڕێوەبرنی پرۆژەی کوشتاری زیندانیانی سیاسی. لە ماوەیەکی زەمەنی کەمتر لە 2 مانگدا دەستگای کوشتار و جەنایەتی ڕژیمی ئیسلامی بە هەزاران زیندانی سیاسی بە گەرایشی جۆرا و جۆرەوە ئیعدام کرد. زیندانیانی ئیعدام کراو لە ئێوێن و گەوهەردەشتیان لە گۆڕە بە کۆمەڵەکاندا لە خاوەران شاردەوە، بەڵام ئەم پرۆژەیە هاوکات لە باقی شوێنەکانی دیکەی ئێران و لەوانە لە کوردستانیش جێبەجێکرا. لە ڕاستیدا لەم ڕۆدا نەک لە یەک گوڵزاری خاوەران بەڵکو دەبێ باس لە گوڵزارە خاوەرانەکان لە سەرتاسەری ئێراندا بکرێت. کۆماری ئیسلامی تەنیا دوای 4 مانگ و لە مانگی ڕەزبەری 67دا بنەماڵەی قوربانیانی لە کارەساتی ئیعدامکردنیان ئاگادار کردەوە و دوای ئەوە بوو کە خەڵکی ئێران زانیان چ جنایەتێکی دژی ئینسانی لە زیندانەکانی ڕژیمی ئیسلامیدا ڕوویداوە. سەرانی جەنایەتکاری کۆماری ئیسلامی تا بە ئەمڕۆژ تەنانەت بەر بە ئامادەبوونی کەسوکار و دایکانی داخدار دەگرن کە بچنە سەر گڵکۆی ئازیزانیان. یەکێک لە تایبەتمەندیەکانی کوشتاری زیندانیانی سیاسی لە ساڵی 67 تاویدا ئەوەیە کە پەروەندەی سەرجەم قوربانیەکانی ئەم کارەساتە گەورەیە بە هەمان یاسا دژە بەشەریەکانی ڕژیمی ئیسلامیش کۆتاییان هاتبوو، خەریکی تێپەڕکردنی حکومەکانیان بوون، زۆربەیان تەنانەت دەورانی زیندانی خۆیان تەواو کردبوو و چاوەڕوانی ئازادی بوون. لەم ڕۆدا کە بە هیمەتی تێکۆشەرانی سیاسی و ڕزگاربووان لە قەتڵگاکانی ئێڤین، ڕەجای شار، عادڵاوە، دیزلاوە و زیندانی سنە و شوێنەکانی تر ئاست و لایەنەکانی ئەم جنایەتە دژی بەشەریە ڕۆشنتر بووەتەوە، هەموو ساڵێک لە مانگەکانی گەلاوێژ و خەرماناندا دەیان مەراسمی ڕێزگرتن و
دەیان کەمپەینی بڵاوکردنەوەی بیرەوەری و بەڵگە و مەدرەکی ئەم جەنایەتە وەحشەتناکەی ڕژیمی ئیسلامی لە وڵاتانی جۆراجۆری دنیا بەڕێوە دەچێت. جەماوەری خەڵکی ئێران تاوانبارانی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بڕیاردەران و بەڕێوەبەرانی ئەم جەنایەتە لەبیر ناکەن و لێیان خۆش نابن. حزوری ئەم جەنایەتکارە پیشەیانە لە حاکمیەتی ئەم حکوومەتەدا نیشانیەدات کە ئەگەر خەڵک دەرفەتیان پێ بدات بە هەمان ڕێگادا دەڕۆن کە خومەینی لە ساڵەکانی دەیەی 60دا و بە بەلووتکە گەیاندنی لە ساڵی 67دا پیشانی داون. لەم ڕۆدا بزوتنەوەی دادخوازی لەسەر بەستێنی شۆڕشی ژن ژیان ئازادی لە حاڵی پەرستاندندایە. دایکانی گیانبەخت کردوان لە ڕیزی یەکەمی ئەم بزوتنەوەیەدان. یەکەم چەخماخەکانی ئەم بزوتنەوە بەدەست دایکانی گیانبەخت کردوانی کوشتاری 67 لە ژێر ناوی دایکانی خاوەران لێدرا و چوونە شەڕی سەرانی جەنایەتکاری ڕژیم. ئێستا لە پاڵ ڕێکخراوی دایکانی خاوەران، ڕێکخراوەکانی دایکانی پارکی لالە، دایکانی دادخواز، دایکانی ئاشتی، کۆمەڵەی دایکانی پێشڕە و دایکانی شۆڕەش دژ بە کۆماری ئیسلامی و ئۆرگانە سەرکوتگەرەکانی دەستیان داوەتە دادخوازی. کۆماری ئیسلامی و دەسەڵاتدارانی جەنایەتکاری کە سەبەبکاری کوشتاری بە کۆمەڵی بە هەزاران کەس لە نایارانی سیاسی خۆیانن زۆریان هەوڵداوە تا جەنایەتەکانی دەیەی 60 ڕەتکەنەوە و هەموو بەڵگە و ئاسەوارەکانیشی لە نێو ببەن. بەڵام جەنایەتە بەرینەکانیان لە کوردستان، قەتڵی حکوومەتی بەرین لە بەلوچستان، خوزستان، تورکەمەند سەحرا، تێرۆرەکانی دەرەوەی سنوور و ئیعدامە بەرینەکانی لە زیندانەکاندا بەگشتی بەڵگەمەند کراون و ئیتر شیاوی حاشا لێکردن و شاردنەوە نین. سەرنجام ئەو ڕۆژە دێت کە سەرانی جەنایەتکاری کۆماری ئیسلامی لە دادگای عەدڵی خەڵکی ئازارچەشتووی ئێراندا بکێشرێنە بەردەم مێزی مەحاکمە، ڕازە سەر بە مۆرەکانی ئەو جەنایەتە بێ ئەژمارەی لە ماوەی حاکمیەتیاندا ئەنجامیان داوە زیاتر ئاشکرا بێت و سزای شیاوی خۆیان وەربگرن. بیرەوەری گیانبەخت کردوانی کوشتاری بە کۆمەڵی ساڵی 67 و باقی گیانبەخت کردوانی ڕێگای ڕزگاری بەشەریەت بۆ هەتا هەتایە زیندوو پیرۆزە.